بری 7 سالان تماشاوان هیجا شیفا لوی داره بو یعنی لسر وی کرسیه بو لپیشیا وان کامرایان بو لوی استودیو بو نوچه جوارا پیشکشت کرن لناوندا نوچهان لجورجی ماسایا منو شیفا یا کار لکیلکا هف بو مخابن شیفا ما زوچو دما کو شهید بو از نل هوليري بوم نل كردستاني بوم لجنيفي بوم لسويسرا رومالا ما هبو از زنارشينو و كاميرمان ما شوان برواري ما آماده كاريا هف بيبينه كده کرد وی روژه دا يعني خبره که نخوش مراهات گوتن شفا گردی شهید بویا ام دجه خود جمدين راستي من نزاني بو ام چه بکن منو زنار و شوان ما خل هف پیچاند بدل ما صار ببو تشافين ما تجيه استر ببو لوي ولاتي ادي ام خدي الشفا بون بالسدان كسيتين سياسي دبلومات ونونرين وزارتين درفا كل جنيفه بون ودمي سرخوشيه مكرن شفا كچك شيرين هر دم دبل كم بو پر کار خو حز دگر و دخواست کار روزنامه‌وانی دا به پیش کبه لی ماینه که داعش الموصله روژا 25 شباط 2017 او جناوا مبر و نهیشت گوهیوین خواه بیکوینه کامرمان و یوسف مصطفى جی گل قلبو او جی بریندار بو لنیو سروشتی قد بالی تشیایکی دفری بارزان ورده گل و گلزاری سرگوری شیفای جوان امریک رگ دخات وینا تمنی 18 سالو لەگەڵ شیفا خەڵکی هەمان گوندن گوندی بێرۆخێ دوای تێپەڕبوونی 7 ساڵ بەسەر شەهیدبوونی شیفا هێشتا ماوە ڤینا لەگەڵ مامۆستا و ناسیاوەکانی ئەم ناوچەیە بۆ فاتیحە خوێندن و ئاودانی گوڵزاری گۆڕەکەی سەردانی گڵکۆی شیفاگەردی دەکەن زۆر کچکە بۆ وەختێمە شیفاگەردی ناسی ها گوندیەتمە بخۆش زۆر جارە جەماعەتی دانیشتی بەحسی شیفاگەردیە کردی هەبچۆناوەیە مرۆڤ بێتێشیتەن چکی ڕاستی یا زیرەک بوویەت بوارە خۆدا زۆر جا کەس میوان بۆمە تێن کەسێن بێگانە تێن کەسێن بیانی تێن ئەم ئەگەر بێن سەردانا شوێنێکی بکەن معادلەوێ یەک شیفاگەردی گۆڕێوێ یەک لە بەرنامێت مەیەکوان بینین سەردانا شیفا گۆڕی شیفاگەردی بکەن نکمون کەست وە دووبارە نابنەوە چونکە شیفاگەردی نەکتنی بێژەرێک بوو از بێژم وەکو پێشمەرگێکە بێژەر بوو لە 2012 سیاوەش ڕوبەڕوو ئاشنای شیفا بوو وەک کچێکی پێشکەشکاری لێهاتوو بانگیان کردبوو بۆ پێشکەشکردنی مەراسیمی کردنەوەی ئەم پرۆژەی ئاوە لێرە افتتاحی پرۆژەکەمان هەبوو لێرە سێچمان لەبوو شیفاگەری دروست کردبوو سیاوەش دەڵێت شیفا یەکجار دڵخۆش بووە بەم پرۆژەیە چونکە بەهۆی ئەم پرۆژەیەوە ئاو گەیشتە ماڵەکانی 18 گوندی سەر بە شێروان مەزن بۆ ئەوەی ناوماڵەکانە بەزیندوو بهێلنەوە چەندین ماڵباڵ لە مەنتیقە هەیە ناوی خوان ناوی منداڵەکان کردە شیفاگەری گەورە و بچووکی ئەم ناوچەیە بە شانازیەوە وەسفی شیفایان بۆ دەکردم یەکەم جار لە دامەزرانی ڕووداوە هاتە سەر شاشە و مامۆستا بارزان خەڵکی شێروان مەزنە و پێی گوتم هەر جارێک کە قوتابیەکانیان لە گۆڕەپانی قوتابخانە لە دەوری ئاڵا کۆیان دەکەنەوە لە پاڵباسی نیشتیمان و پێشمەرگە باسی شەهید شیفا و ئازایەتی ئەویان بۆ دەکەن شیفاگەردی وەکو گوتمان بووە پردێک بۆ کردنەوەی زۆربەی ڕێگاکان یعنی ڕێگا خۆشکەرێکی زۆر گەورە بوو بۆ ئەو نەوانەی کە داهات و پێدەگەن و ئینشاءڵڵا نمونەی زۆر زیاد دەبێت لە دەڤەرێکەمان شەهید شیفاگەردی کچە ڕۆژنامەوانێکی بوێر بوو لە تۆڕی میدیایی ڕووداو لە ساڵی 2017 لە کاتی تۆمارکردنی بەشێکی بەرنامەکەی بەهۆی تەقینەوەی مینێکی چێنراوی داعش لەسەر چاڵی خەسفە کە شوێنی تاوانکاریەکی داعش بوو گیانی لەدەستدا و لە گۆڕستانێکی شێروانە مەزن بە خاک سپێردراوە قسەیەکی پێشینان لەم دەڤەرە هەیە دەڵێ شێرە چ ژنە چمێرە لە دوای شەهیدبوونی شیفاگەردی خەڵکی ئەم ناوچەیە هەر کات باسی شیفا بکەن و ناوی بهێنن پێی دەڵێن شۆڕەژن و یاخود شێرەژن چیرۆکی شەهیدبوونی شیفاگەردی
و گیانفیدایی ئەو لێهاتووی ئەو لە کاری ڕۆژنامەوانیدا وەکو کچێکی ڕۆژنامەوان بووەتە ئیلهامێک بۆ هەموو ئەو کچ و کوڕانەی کورد کە خەونێکیان هەیە بۆ ئەوەی بێسڵکردنەوە لە هیچ شتێک کار بکەن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان. پێم سەربەس ڕوودا و شێروانە مەزن